ئەم کاتتان باش بەڕێزان کۆتا پانێڵی ئەمڕۆمان بە ناونیشانی بەشەنوێیەکانی زانکۆکانی کوردستان و پڕکردنەوەی خواستی بازار دەست پێ ئەەکەین. پانێڵی یەکەممان لەلایەن زۆر بەڕێز پرۆفیسۆر یاریدەر دکتۆرە ڕۆژان فەریدون سەرۆکبەشی بەڕێوەبەری ژینکا لە کۆلێژی زانستە ژینگەییەکان. دکتۆرە گیان، ئەمێ پرسیارەکەم بۆ دەست پێ بکەین کە وەک ئاشکرایە ئەم بەشەی جەنابتان بەڕێوەبەری ژینگا بۆ ئەم ساڵی خوێندنی 2024-2025 یەکەم وەجبەی خوێندکارانی پۆلی 12 وێژەیی و زانستی وەرئەگرێت. اینجا ئەگەر بتوانی ئەم بەشەمان پێ بناسێنیت لە ڕووی پرۆگرامی خوێندن بە شێوەیەکی گشتی باز لە چی ئەکات ئەم بەشەتان؟ بەڵێ، ئێوارەتان باش، زۆر سوپاس بۆ ئامادەبووان، دەستخۆشی و سوپاسم بۆ پێشانگای نەکست ستێپ بۆ هاوبەشەکانی کە توانیویانە بەردەوام بن لە سەرخستن و پێشخستنی ئەم پێشانگایە. ئێمە وەک کۆلێژی زانستە ژینگەیەکان لە ساڵی 2020ەوە دامەزراوین و ئەو کاتە تەنها بەشی زانستی ژینگە دانیا بەش بووە لە کۆلێجەکە. بۆ ئەم ساڵی خوێندنی 2024-2025 کۆلێجی هەر لە زانستە ژینگەیەکان لە زانکۆی سلێمانی بەشی بەڕێوەبردنی ژینگە پێشوازی لە خوێندکاران ئەکات، خوێندکارانی پۆلی 12 زانستی و وێژەیی. ئەم بەشە طبعاً بەڕێوەبردنی ژینگە خۆی پرۆسەیەکی دوور و درێژە و پێک دێت لە پلاندانان، جێبەجێکردن، چاودێریکردن و بە دوواداچوون و دواتر راپۆرت نووسین لەو بوارەیە. ئەم کۆلێجە من لە دیدی خۆمەوە بەڕاستی وای ئەبینم کە یەکێکە لە کۆلێجە گرنگەکان کە لەسەر ئاستی زانکۆی سلێمانی و کۆلێجێکی تاقانەیە، تەنانەت لە زانکۆکانی تریش بواری پسپۆرێکی زۆر نادر و کەمی هەیە. پرۆگرامەکانی خوێندن لەم بەشەیە پرۆگرامێکی هاوبەشە لە نێوان زانستە پەتیەکان یاخود زانستە سروشتەکان و زانستە مرۆییەکان بە هاوبەشی پێکەوە کار ئەکەن لەسەر بەڕێوەبردنی پرۆسەی بەڕێوەبردنی ژینگە. ئەو پرۆگرامانی کە دانراون تا ڕادەیەکی زۆر هەوڵدراوە طبعاً لەلایەن کەسانی پسپۆرەوە پرۆگرامە ژینگەیەکان دانراون و ئەو کەسانی کە لەم بوارەیە کاریان کردو خۆیان اختصاص و پسپۆرێتیان لە بواری ژینگەیە هەیە. هەروەها هەوڵدراوە پرۆگرامەکان بە جۆرێک هاوتا بکرێتەوە کە لەگەڵ زانکۆکانی جیهانیشە پرۆگرامەکان جی خۆی بکاتەوە و ببێت بە بەرنامەی کاری زانکۆکە هەتاوەکو دەرچووەکانیشی دەوڵەتی هەبێت، هەتاوەکو بتوانین یعنی ئەگەر خوێندکارەکانی دەرچووی ئێرەمان بتوانن شەهادەکان هاوتا بکرێتەوە لەگەڵ دەرەوەیە بە جۆرێک یعنی پرۆگرامەکان لەو هەنگاوانەیە لەو پرۆسانەیە خۆی بینیوەتەوە. بۆیە ئەتوان بڵێم بەشی بەڕێوەبردنی ژینگە پرۆگرامەکانی هاوبەشیە لە نێوان هەردوو بەشە زانستی و بەشە مرۆییەکانە. خوێندکارانی ئەم بەشە طبعاً لە دوای 4 ساڵی خوێندن بە کادرۆز وەرەگرن لە بواری بەڕێوەبردنی ژینگەیە و ئەتوانم بڵێم کارامەیی و لێهاتووی تەواوەتی پێیەکەن لە بواری بنەماکانی زانستی ژینگە و ئیکۆلۆجیا، بایۆدایڤەرسیتی، هەروەها ئەتوانن لە بواری شیکاری داتا ژینگەیەکان، ئامار، بواری لێکۆڵینەوە لە وێنە ئاسمانیەکان و بەکارهێنانیان لە بواری چاودێری دوور و لە بواری GIS. هەروەها خوێندکارەکان ئەتوانن بە تەواوەتی کارامەیی خۆیان لە دوای دەرچوونیان بدوێنن لە بواری کاری کێڵگەییە، لە ڕێگەی کاری کێڵگەیی طبعاً و لە ڕێگەی کاری تاقیگەیی، هەروەها کاری پراکتیکی خۆیان جگەلەوەی یعنی بۆی لەبەری هەندێک لە وانەکان پێویستیان بە کاری کێڵگەیی هەیە، هەندێکیان پێویستیان بە کاری تاقیگەیی هەیە. بۆیە هەموو ئەم بەشانە پێکەوە لە بواری بەڕێوەبردنی ژینگەیە خۆی ئەبینێتەوە هەتا هەوڵ بین بتوانین ئەوانی کە دەرچووی ئەم بەشەن بە تەواوەتی جێپەنجەی خۆیان لەناو کۆمەلگا و لەناو بەشی ژینگەی هەم زانکۆی سلێمانی و هەم لە دەرەوەی زانکۆ بتوانن جێگەی خۆیان بکەنەوە. وەکو ستافی ئەکادیمی لە کۆلێجەکەتان ستافی ئەکادیمی تەواو بە دڵنیاییەوە طبعاً ئەو کەسە لەبەری ئێمە پێشوەختە وەک باسم کرد بەشی زانستی ژینگەمان هەبووە و لە ئێستاشە ئەم بەشە تازەیە و لەسەر ئاستی زانکۆی سلێمانیش ستافی ئەکادیمی تەواوەتی بۆ دابین کراوە.
ئەوانەشی کە لەو ستافەشا بێگومانکارەکەن هەمویان مامۆستان و مامۆستای زانکۆن و پرۆفیسۆری یاریدەدەرن و زۆرینەیان ستافی دکتۆرایان هەیە لەبەرەوەی ئەم زانستە زانستێکی هاوبەشە یعنی میتۆدی کارکردن لە ژینگەیە میتۆدێکی چەقبەستوونیە ڕاستەکەی پەیوەستین بە هەموو زانستەکانی ترەوە لە هەرچی بوارێکە اختصاصاتی بواری ژینگە هەبوو بێت بووە بە ستافی کۆلێجەکەی ئێمە. زۆر باشە دکتۆرە و کۆزانی جیهان ئێستا چاوی لەسەر ژینگە و کێژە ژینگەیەکانە یعنی ئەم بەشەی ئێوە تا چەند خزمەت بە کۆمەڵگەی کوردی ئەگەیەنێت لەو بوارەیە لە بواری چارەسەرکردنی کێشە ژینگەیەکان ئەتوانن ئەو ئامانجە بپێکن لە داهاتوە ئێوە جیلێک دروست بکەن کە جێپەنجیان دیار بێت لە چارەسەرکردنی کێشە ژینگەیەکانی نەک کۆمەڵگەی کوردی با بڵێن بەڵکو جیهانیش هەتا بەدڵنیاییەوە یعنی ئێمە بەشی بەڕێوەبردننی ژینگە تۆ ئامانجێکت هەیە ئامانجی ئەم بەشت کەمکردنەوەی کێشە ژینگەیەکانە و دانانی ڕێوشێنی گونجاوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەوە بۆ پاراستنی دەرامەتە سروشتەکان بۆیە کاتێک کە ئێمە باس لە یاین دیدگای ئێمە لە دامەزراندنی ئەم بەشەیە ئەو بۆ بگەینە ئەو ئامانجانەی کە هەمانە وەک ئاماژەم پێەیە و ئەگەر باس لۆ بکەین ڕۆڵی ئەم بەشە چیە بێت لە ناو کۆمەڵگای کوردیە طبعاً ڕۆڵی ئەم بەشە لەسەر دوو ئاست زۆر گرنگە ئاستی یەکەمیان ئەوەیە کە ئێستا لە هەموو جیهانە ژینگە و مەترسیە ژینگەیەکان بووە بە بابەتێکی زۆر گرنگ و ئەگەر دیقەت بین لە بوارەکانی بۆ نمونە ئەو حەڤە گۆڵی کە ئەو حەڤە ئامانجەی کە نەتەوەی گرتوەکان ئاماژەی پێین سێرەکەین لە خزمەتی ژینگەیە لە خزمەتی زەوی و مرۆڤایەتیایە چەند خاڵێکی دیاریکراویە کە زۆر بەوردی جەخت لەسەر مەسەلەی ژینگە و پیسبوو نەکاتەوە ئەگەر بەوردی بچینە تەفاسیری ئامانجەکانی تریشیانەوە بە جۆرێک لە جۆرەکان جارێکی تر بەستراونەتەوە بە ژینگەوە بۆیە سیرەکەین ئەمە یەکێکە لە خاڵەکان کە وامان لێکات ئێمە نەک لە ناو کۆلێجیشا بەڵکو زۆری نەمان لە دەرەوەی کۆلێجیش کاری تایبەت بە ژینگەمان هەر کردو بۆ بەردەوامی تایە لەسەر ئاستی ناوخۆیی ئەگەر باس بکەم لەسەر ئەوەیان طبعاً یەکێک لە خاڵە زۆر گرنگەکان ئەوەیە کە ئەبین بە سنتەرێک بۆ داتابەیسی ژینگەی لەبەرەوەی یەکێک لە گرفتەکانی کۆمەڵگای ئێمە بە موسساتی حکومی و ناحکومیشەوە کەمی داتایە بۆیە ئێمە کۆلێجەکەمان یعنی بەرچاوڕوونی ئەوەمان هەیە کە بتوانین ببین بە سنتەرێک بۆ کۆکردنەوەی داتاکان و ئێمە بین بە بیسێک بۆ داتا ژینگەیەکان بۆ زانکۆی سلێمانیش لەبەر ئەوەی ئەگەر باس لە ڕۆڵی ئەم بەشە بکەم لەسەر ئاستی ناو زانکۆشا باسی بکەم ئێستا جۆرێک لە ڕپیوتەیشنی زانکۆکان یان لە سومعە و ناوبانگی زانکۆکان ئەوەیە تا چەند گرنگی بە ژینگە ئەیەن ئەو توێژینەوانی کە ساڵانە بڵاوەکەتەوە چەندێکی لە بواری ژینگەیە بە تایبەتی چاو لەسەر وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست و بزاد لەسەر عێراق لەو لایەنەوە ئەو کادرانی لای ئێمە بە دڵنیاییەوە ئەتوانن یعنی بۆ نمونە ڕۆڵێکی دیاریان هەبێت لە ژینگەیە لە ڕووی هۆشیاری ژینگەیەوە هەم لەسەر ئاستی تاک و هەم لەسەر ئاستی کۆمەلگا بە حکمی ئەو وانانی کە دیاری کراوە ئێمە ئەتوانین ئەمانە هەنگاو بە هەنگاو لەگەڵیا بەرەو پێش بڕۆین و لە بواری هۆشیاری ژینگەی کۆلێجەکەی ئێمە ساڵانە چەندین چالاکی جۆرا و جۆرەکات و ئەم چالاکیانەی بەستۆتەوە بە بۆنە جیهانیەکانەوە هەتاوەکو بەدڵنیایەوە هەتاوەکو هەم خەڵکی ئاشنابن بە بۆنە جیهانە ژینگەیەکان و ئێمەش وەکو زانکۆ ببین بە پاڵپشتێک هەتاوەکو زانکۆکەمان بەڕاستی هەم لە ڕووی توانای زانستیەوە هەم لە ڕووی بەشداریکردنی لە بۆنە جیهانەکانە ئێمە لە دەرەوەی ئەو لایەنەوە نەبین. دەست خۆش. دکتۆرە خۆت ئەزانین کە خوێندکارانی پۆلی 12 یەنە زانکۆ دایم خەمی داهاتویانە خەمی دەستکەوتنی هەلی کاریانە ئەم بەشە نوێیانی کە ئێمە ئێستا ئەیخینە ڕوو بەڕاستی پێم خۆشە بوو کە زۆرترین خوێندکاری پۆلی 12 ئامادەی حاضر بوون و ئامادە بوون ئێستا لەگەڵمانە ئەم بەشەی ئێوە بەشی بەڕێوەبردننی ژینگە لە ڕووی دەستکەوتنی هەلی کار چۆن ئەبێ لە داهاتوە یعنی پێشبینی بەڕێستان لەو بابەتە خوێندکار بە ئاسانی لە کەرتی حکومی بە یاخود کەرتی دایبەت بێ لەم بوارەیە ئەتوانێت هەلی کاری دەست بکەوێت یاخود لەگەڵ خواستی بازاڕە ئێوە وەکو ئەم بەشەی ئێوە بەشێکی تازێ لەگەڵ خواستی بازاڕە ئێوە هاوشانن لەم بابەتەیە یاخود چۆن بەڵێ ئێستا لە بنچینەیە زانکۆکان ئیش بۆ ئەوەکەن ئەو بەشە تازانەشی کە ئەکرێنەوە زەیدەن بەشە کۆنەکانی کە لە زانکۆیە هەبوون چۆن
بوار برخصرن بوها ليكار لدروي زانكو لمؤسسات حكومي ولا غير حكوميش أو كجرنجا يعني إما بيش وقتا أو بلاني كدام عنا بوجورة بلان رجيم عم بكردوا وأو كاستزور جرنجا بلا مباسي كم كخوين كاراني بولي دوانزا أقداري أو بابا تبن لسر بنتينير ماي دستي باراستن وشاكردني جينجا خوين كاراني بشي زانست جينجا كان راستو خدا أمزرين وبشي زانستي جينجا كأمثال يكمين وجبي لزانكو تخرج عن كردوا دام زراون راستو خول لأن فرمانجي جينجي سليماني وهتاو كلنا مؤسساتي دام زراو الجينجي كان لا كرتي حكومية يعني أما جاري بس حكومي باسا كمان بلا يعني حكومية كمان أويك دستي باراستنو شاكرني جينجا كرتي برين معي يعني بيت همو دامزراويك كسك بواري جينجا إيش بكات همو بروجيك أبيت كسك لبواري جينجا أشكه هو بيكي تايبتيان هيا أبيت كساني مختص تاعي إيش كان بويا ما بواري كي باجر رخصنا بو جنجا كان خالك يترك أمي زور تأكيدي لي بكموا أويك أم اختصاصات زور نادرة زور دقمنا بواري كاركردن تيايا آسان تريكا و أو برنامج كآمادة كراو بجورك آمادة كراو كخوان كران بتوان لچن بواري كي جاوازا إيش كان بويس سيركن وكو بريو رهند لدهات أو تشبشك هالأبجيري تاكو خدمتي أو شوني بيبكا كتيدا مزرت بلا بدلني أيوة چونك بونو من أو كساني كليرا أو برنامجي كدان را ولا چن اختصاصك جوازا دان راوا بونو منا أتوانيت وقت سرپرشتياري بروجي جينجي وقت راوشكاري جينجي وقت هالصندينر بومترسي جينجي كان وقت شاوديري كرلنا أو بروجي كانا إيش بكات يعني أو طواوي أو برنامج بجورك دان راو كهالي كار برخصنه بو درچواني بشكا واوشمان لبير نتشت ك جرينكترين شتك اما يبخشين بدرچو كان من اوي كامانه توانن بطواوتي توجينوي زانستي بيش كان وتشاودري بروجي جينجي كان ودواجار من حزكم جخد لو كما كرخراونا وخوي ودولتي كان استزور جرينكي ادن ببوار جينجي كان يعني زور خوين كارمان هي درچي كولج كان تريش لسر اسينا وخوي ولسر اسينا ودولتي جنا ورخراو كان كار اكن لبري بطواوتي تشاو لسر جينجو برس جينجي كان بيكمان بشكل زور جرينجي يعني تناند لبواري پروردي جينجي يعني زور جرينجي بيدري ورنماي كاري جينجي من هي امان اتوانن لناو مؤسسه جوازك حكومي ونا حكومه كان شانسكي زور باشا بو خويندكاراني امثال يعني بدلني لا كل بشكاني كدور كونو تو زي فوكس بخنسر هندك بشي طازه كاكريتو ويكيكي لو امانجاني كبيشانغاي نيكست ستيب جيتي ناساندني ام بش طازه بخويندكاران كبو هيواين درفت بو زورترين خويندكار برخسك لبشي بريوبرني جينجا لكوليجي زانسا جينجا كان امثال درفتي ورقرتنيان هبيت جينجا لها مو بوارا كان يعني بزيشكي وجينجا اندازياري او بروجاني كدروس كري هموي كيك مرجع كان يعني مرجي جينجاية هرشي بروجيكت ده أنرد مرجع جرينجا كاني وكواليتي بربومي خوراك يعني بونو منك شتوكال كردن لبرو جينجا بو بس سكترك أتوان بلم همو زانستكاني بيكو بس توتو ودواجار درچواني أم بشتوان لهمو أو سكترانيا كبي وندي دارا بجينجا وكاري تيابكن دەستەکانت خۆش بێ دکتۆرە گیان زۆر سپاس بۆ زانیاریەکانت پانێڵی دوو هەممان لەلایەن زۆر بەڕێز دکتۆر عومەر محەممەد ئەحمەدەوە پێشکەشەکرێت پسپۆری دەروونزانی کۆمەڵایەتی لە زانکۆی سلێمانی کە ئەزمموی زیاتر لە 15 ساڵی هەیە لەو بوارەدا کاری کردووە پێم خۆشە دکتۆر گیان بەڕێستان باسێکی ئەو بەشە نوێمان بۆ بکەن کە لە کۆلێژی پەروەردە ئەکرێتەوە ئەمساڵ بەناونیشانی ڕێنمایی پەروەردەیی و دەرونیەوە دکتۆریان بەناوی خۆی بەخشندەی میهرەبان مامۆستایانی قەدرگران خوێندکارانی عزیز ئامادەبوانی بەڕێز سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش بەڕاستی بەشی ڕێنمایی پەروەردەیی و دەرونی لە کۆلێژی پەروەردە زانکۆی سلێمانی یەکەمین بەشە لە زانکۆی سلێمانی کە لە بواری دەرونی لە تەطبیقا ئەکرێتەوە ئەمە بەڕاستی جێگەی خۆشحاڵیە بەطەبعاً لەسەر خواستی وەزارەتی پەروەردە و بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO و بە هەوڵێکی زۆری ڕاگری کۆلێژی پەروەردە و سەرۆکی زانکۆی سلێمانی و بە هەماهەنگی لەگەڵ لیژنەیەکی زانستی کە پێک هاتووە لە پزیشکی دەرونی دەروونزان کۆمەڵاس
هەموو پسپۆڕیەکانیان پێکەوە بڕیار لەسەرکردنەوەی ئەو بەشە دراوە دیراسی ئەوە کراوە بۆ ئێستا و ئایندەی کۆمەڵگەی کوردی چەندە ضرورە ئەم بابەتە. حەزەکەم بە کورتی ئاماژە بە ئامارێک بکەم لە وەزارەتی پەروەردە لە ئێستاە نزیکەی 1 ملیۆن خوێندکار لە پرۆسەی خوێندنایە، واتە نزیکە بێتەوە لە 7,000 خوێندنگە و قوتابخانەمان هەیە ئێستا. لەناو ئەم قوتابخانانە و خوێندنگانەیە تقریبا 1400 هینمان هەیە، ڕێنمایی کارمان هەیە. باشە اینجا خوێندنگە هەیە 1000 تەڵەبەی هەیە، 700 تەڵەبەی هەیە، لە کاتێکا پێویستە 3 خوێندکاری 3 ڕێنمایی کاری تا بە 1 ڕێنمایی کاری تێدایە. یعنی تقریبا ئەکرێ بڵێم لە بیکەی بە 4 بەشەوە 3 بەشی خوێندنگەکانمان بێ ڕێنمایی کارە. ئەمە لە بواری پەروەردەیە. اینجا خۆتان نەزانن کە لە بواری پەروەردەیە کاتێکە خوێندکار تەفاعلی دەبێت، کارلێکی دەبێت لەگەڵ هاوڕێکانی دیکەیە، لەگەڵ پرۆسەی خوێندنا، لەگەڵ پرۆگرامەکانی خوێندنا، لەگەڵ مامۆستاکانیە، پێویستی بەچی دەبێت؟ پێویستی بە ڕێنمایی دەبێت، پێویستی بە پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتی دەبێت، پێویستی بە ئاراستەکردن دەبێت بۆی بزانێت چۆن بە چه ئاراستەیە کا بڕوا بۆ ئایندەی خۆی، بۆ ژیانی خۆی. ئەمە یەک. دوو، تەندروستی دەرونی کە بەڕاستی ئێستا یەکێک لە پێوەرە هەرە سەرەکیەکانی کۆمەڵگەی پێشکەوتوو تەندروستی دەرونی تاکەکانێت. ئەوە منیش یەکێک بوو لەو پرسیارانی ویستم ئاراستەی بەڕێزی کەم، یعنی ئەڵێ تاکێکی تەندروست کە دروستەکەی لە کۆمەڵگەیە کاکێک لە پێوەرەکانی کە پێشکەوتنی کۆمەڵگەکەی پێ دیاری ئەکرێت ئەوەیە تا چەند تاکەکانی کۆمەڵگەکەی دەرون ساغن، دەرون دروستن. ئایا ئەم بەشەی بەڕێستان کە لە کۆلێژی پەروەردە ئەم ساڵ ئەکرێتەوە خوێندکار و ئەرئەگرێت تا چەند ڕۆڵ ئەبینێ لە دروستکردنی تاکێکی تەندروست؟ ڕاستیەکەی ئەمە یەک ئامانجی سەرەکیمان هەیە کە فۆکسمان لەسەر ئەویش ئەوەیە ئێمە ئەمانەوێت تاکێک پێ بگەێنین، خوێندکارێک دێتە بەشەکەی ئێمە لە کۆتاییەکەیە بە شێوەیەک پێی بگەێنین کە بتوانێت سەرمایە مرۆیی بێ بە کۆمەڵگە، واتە بتوانێت سەرکەوتوو بێ لە ژیانی ئایندەیە. لە چییە؟ لە ژیانی تاک، واتە پەیوەندی من لەگەڵ خۆم. ئینگلیزەکان ئەڵێ ئای لەگەڵ می، من و خۆم چۆن پەیوەندیمان باش بێ لەگەڵ یەکتری، چۆن بتوانین تێبگەین لە خۆمان، چۆن بتوانین تەنظیمی ژیانی خۆمان بکەین، چۆن بتوانین تەنظیمی کاتەکانی خۆمان بکەین، شتێکمانێ پێڵە سێلف مانەجمنت، چۆن ئێمە بتوانین ئەمە بکەین. باشە ئەمە یەک. دوو، ئێمە ئەمانەوێت تاکێک پێ بگەێنین کە لەگەڵ کۆمەڵگەیە پەیوەندیەکی ڕاست و دروستی هەبێ. ئەمانەوێت تاکێک پێ بگەێنین کە شرایەک بێت، ئەستێرەیەک بێت، درەوشاوە بێ بە ئاسمانەوە بۆی بتوانێت ڕێنمایی خەڵکانێ بکات کە پێویستیانە، ئاراستەی خەڵکانێ بکات کە ڕەنگە ڕێگان لێ من بوو بێ. بۆیە بەڕاستی پێگەاندنی کادرێکی پەروەردەیی ڕێنمایی دەرونی یەکجار گرنگە بۆ ئێستای کۆمەڵگەی کوردی. با من یەک هینێکت پێ بڵێم، شتێکی بشکۆلانە. لەم مانگانەی پێشوە لە یەکێک لە نەخۆشخانە دەرونیەکانە حەزاکەم ناوی شارەکە بێنم کە ناخۆشە، 1000 لە یەک مانگا 1434 نەخۆش سەردانی نەخۆشخانەی دەرونیان کردووە. ئەمە چیمان پێ دەڵێ؟ پێمان دەڵێ کە کۆمەڵگەی ئێمە لە ڕاستیا زۆر پێویستی بە پاڵپشتی دەرونی و کۆمەڵایەتی هەیە. تاکی ئێمە زۆر ماندووە لە ڕووی دەرونیەوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی چۆن پێناسەی تەندروستی کردووە؟ دەڵێ تەندروستی ئەوەیە کە تۆ تەندروست بی لە ڕووی فیزیکیەوە، تا لە ڕووی جەستەییەوە تەندروست بی، لە ڕووی عەقلیەوە، لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی هەڵچوونیەوە تۆ بتوانیت خۆشحاڵ بیت. تەنها ئەوە کافی نییە ئینسان بە جەستەیەکی ساغی هەبێ، بەڵکو پێویستە لەگەڵ جەستەیەکی ساغا دەرونێکی ساغت هەبێ. لەبیرمان نەچێت دەرونی ساغ، تەندروستیەکی دەرونی باش وا دەکات لە تاک سەرکەوتوو بێ لە ژیان. لەبەر چی؟ لەبەر ئەوەی تاکێکی تەندروست لە کاگەیەکە، تاکێکی تەندروست لە قوتابخانەیەکە، تاکێکی تەندروست لە زانکۆیەک و لە شوێنی کارەکەیە مامەڵەی باشە سەرکەوتووە بێ لە ژیانە. کاریگەری هەیە بۆ دەوروبەرەکەشی بەدڵنیاییەوە. ئێستا من بۆ خۆم لەو بوارەیە کارەکەم لە بواری ئیمۆشنال ئینتەلیجەنس لەگەڵ کۆمیونیکیشن سکیلز. ئەم دوو بوارە کۆمپانیاکان زۆر بەتایبەتی ئێستا کوردستان خەریکە دەستی پێ کردووە لە کۆمپانیەکە، بەڵام بڕۆ دەرەوە زۆربەی زۆری کۆمپانیەکان خولی تایبەت ئەکەنەوە، ڕاهێنەر بانگەکەن بۆ کارمەندەکانیان بۆی بتوانێت چی بکە؟ دوو شتیان ڕاهێنانان پێ بکە. یەکێکیان ئیمۆشنال ئینتەلیجەنسە، واتە زیرەکی هەڵچوونیە، یەکێکیشیان
کۆمیونیکیشن سکیلسەوەتە چۆن پەیوەندیەکی دروست بکەی لەگەڵ خەڵکی دیکەیە بۆ پرۆگرامەکانی خوێندن دکتۆریان لەم کۆلێژەی بەڕێستان پرۆگرامەکانی خوێندنتان بە شێوەیەک داڕشتۆ لە خزمەت ئەو پێوەرانەیە بیکە جەنابەت ئەمە خاڵێکی یەکجار گرنگە دکتۆرە ئەم پرۆگرامانەی ئێمە کە داماڕشتووە لە ژنەیەکی زانستی پێک هاتووە لە کۆمەڵێک زانستەکانی تر کە بە دەوری ئەوەی ئێمە دەخولێنەوە بە دەوری ڕێنمایی دەرونی پسپۆری ڕێنمایی دەرونی ئاخولێنەوە پێکەوە گفتوگۆیان کردووە داڕشتنێکیان کردو بۆ ئەو پرۆگرامانەی کە لە بەشەکەی ئەمە لە ماوەی 8 سمستراوە 4 ساڵە خوێنرێت بە جۆرێک بێت کە تاک پێ بگەێنە لە ڕووی چیەوە یەکەم ڕێنماییکارێکی سەرکەوتوو بەتوانا بێ دووهەم مامۆستایەکی کارامە بێ چونکە ئێمە تەنها ڕێنماییکار پێ ناگەێنین لە بیرمان نەچێت کۆلێژی پەروەردەیە ئێمە ئێستا ئەمانەوێت تاکێک پێ بگەێنین جگە لەوەی کە ڕێنماییکارێکی باشە مامۆستایەکی باش بێ لە هەمان کاتە زمانی ئینگلیزی بزانێت چونکە بە زمانی ئینگلیزی ئەخوێنێت لە بەشەکەیە کە بەڕاستی زمانی ئینگلیزیە بەڵێ واتە تاک کە دێتە ئەبێ بە ڕێنماییکار ئەبێ بە مامۆستا و زمانی ئینگلیزیش فێر دەبێت کە ئێستا لە کۆمەڵگەکانی ئێمەیە یەکەم شت ئەڕۆی بۆ هەر ئینتەرویوێک دەڵێ ئینگلیزیەکەت دەزانی زمانی ئینگلیزی دەزانی تەنانەت ئەگەر بۆ ریسێپشنیش بێ بۆیە بەڕاستی مەنهەجەکەی ئێمە وای کردووە کە یەکەم ڕێنماییکار مامۆستا زمانزان لە هەمان کاتە ئێمە کۆمەڵشتی ترمان هەیە ئیشی لەسەرەکەی یەکێکیان تەحلیلی ئەحساییە SPSS خوێنن بۆ ئەوەی تەحلیلی ئەحسایی بکەن میتۆدەکانی توێژینەوە دەخوێنێ بۆ ئەوەی بتوانێت توێژینەوەیەکی باش ئەنجام بە و بگا بە ئەنجامێکی دروست لەناو کۆمەڵگەیە بۆیە پرۆگرامەکانی ئێمە هەمە چەشنە و بە جۆرێکە کە ئەو شتانەی کە ئێستا لە جیهانی ئەمڕۆیە پێ ئەڵێن سۆفت سکیلز واتە کارامەیە نەرمەکان ئەوانە فێرەکات دەستخۆش دکتۆرگیان ئێمە وەکۆی کە لەگەڵ دکتۆر ڕۆژانیش باسم کرد یعنی دایم دەستکەوتنی هەلی کار کردنەوەی بەشێکە لەگەڵ خواستی بازاڕە بێت یەکێکە لە ئامانجەکانی وەزارەتی خوێندنی باڵا بەجددی بەپێی ئەو داتایش بکە بەڕێزت باست کرد یعنی ئەبێ پێشببینی ئەو بکەین کە دەرچوانی ئەم بەشە لە داهاتوە قورس نەبێت دەستکەوتنی کار بۆیان من ئەو پرسیارم زۆر پێخۆشە حەزەکەم یەکشتت پێ بڵێ من لە سیمپۆزیەمەکەی ڕابردوو لە زانکۆی سلێمانی و پێشتریش گوێم لە داڕێژەرانی سیاساتی پەروەردەی و ڕاوێژکاری وەزیری پەروەردە وەزیری پەروەردە و وتەبێژی وەزارەتی پەروەردە بووە گوێم لێ بووە زۆر بەپەرۆشن بۆ ئەوەی کادری ڕێنماییکاری پەروەردەیی دابمەزرێنن بۆ خوێندنگەکانیان خۆیان لە بیرشمان نەچێ من لە بدایەتەوە وتم لەسەر داخوازی وەزارەتی پەروەردەوە بە هەماهەنگی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەو بەشە دامەزراوە بۆ لەبەرەوەی ئەوان خواستیان هەیە ئەوان دەیانەوێت پێویستیان بە کادری پەروەردەیی باش و کارامە هەیە ئەمە یەک واتە لە وەزارەتی پەروەردە بە دوو شێوە ئێمە ئەتوانین بڵێن ئیشی لەسەر کراوە یەکەم وەکو ڕێنماییکار دووهەم وەکو مامۆستا بەڵام مامۆستا دوو دەرسیان ئەمساڵ زیاد کردووە لە پۆلی 8 و پۆلی 10 یەکێکیان بە ناوی دەروزانی گشتی یەکێکیشیان بە ناوی دەروزانی گەشە لە هەموو ئەو کۆناغەیە ئەوێ بخوێنرێت و ئەو کادیرانە ئەبێ ئەو دەرسە بڵێنەوە بۆیە ئەمە یەک دوو لە خوێندنگا هەلیەکانە هەموو خوێندنگێکی ئەلی پێویستە ڕێنماییکاری هەبێ بە پێی ژمارەی ئەو تەڵەبانەی کە هەیەی ئەوە دوو سێ ئێمە لە وەزارەتی تەندروستی نەخۆشخانە دەرونیەکانمان هەیە لە وەزارەتی عەدل دادگاکانمان هەیە بۆ لەبەرەوەی شتێکمانەیە پێڵەن ڕێنمایی دەرونی ڕێنمایی خێزانی کەپڵ فێراپیمان هەیە یعنی ئێمە ئەتوانین لەبێش ئیش بکەن واتە لە وەزارەتی تەندروستی لە وەزارەتی داد لە وەزارەتی کار لە سێ شوێن دەرچوانی ئێمە هەلی کاریان هەیە من بۆ خۆم گوێم لە وەزیری کار بوو وتی زۆر زەرورە و زۆر پێویستمان بە دەرچوانێن بەشانە هەیە سەردانی چەند موەسسەیەکی وەزارەتی کارم کرد چەند ڕێنماییکارێکم لەوێ بینی گلەیی ئەوان بوو کە ژمارەیەکی زۆر کەم لە ڕێنماییکاران هەیە و بەشی ئەوە ناکات سەراحەتان خوێندنگا تایبەتیەکانیش بە زۆر زەرورە ئەو خوێندنگا ئەلیەکان ئەوانیش بەڵێ
هەموو ئینەکانی سێکتەرەکانی پەروەردە زۆر فراوانن کە بتوانین ئەمەی من لێر ناشارمەوە دکتۆر یەکێک لەو بەشانی کە زۆر حەزم لێ لەوا چێ بە حکمی نزیکی بێ لە پسپۆرەکەی خۆمەکو بواری یاسا زۆر زۆر چۆنەڵی بینم هەیە لەگەڵ ئەو بەشەی جەنابتانە دکتۆر ڕۆژان لێ دڵزویر نەبێ بەس بەشێکی بەجددی سەرنجڕاکێشە یعنی فرەڕەهەندە و ئەتوانیت بە سەرکەوتووی یعنی جێپەی خۆتی تیابدۆزیتەوە ئەگەر خوێندکار مەبەستی بێ بێگومان چکە من هەموو کاتێک ئەڵم ئەگەر خوێندکار لە هەج بەشێک دای بنێ ئەگەر کەسایەتی خۆی و جوهدی خۆی نەبێت بڕوا بکەن سەرکەوتوو نابێت لە کۆتاییە بەڵام بەشەکەی ئێوە بەشێکە من خۆم بەجددی زۆر زۆر حەزم لێتی و هیرم هەیە لەگەڵیان. سپاس دەکەم دکتۆرە بۆکان من حەزەکەم خاڵێک هەیە زۆر جەوهەریە لە ژیانی ئینسانە بیزانێ هەر بۆ خۆی هەم بۆ ژیانی خێزانی خۆی زۆر پێویستی بەو بابەتانە هەیە کە لە لای ئێمە خوێندرێ لەبەرچی لەبەرەوەی تۆ دوجار ئەچیتە پرۆسەی خێزانەوە واتە ئەبی بە ئەندامی خێزانێک باش لەناو ئەندامی خێزانێک ئەبی بە پەروەردەکار جا تۆ ئەگەر لە هەر سێکتەرێکە ئیشکەی دوجار تۆ یەکێک لە ئیشەکانی خۆت پەروەردەکارە ئەگەر کلیلەکانی کردنەوەی قوفڵە ژەنگاویەکانی پرۆسەی پەروەردەی پێبێ زۆر بە ئاسانی من ناوم ناوە کلیلە زێڕینەکان ئەو کلیلانت پێبێ زۆر بە ئاسانی توانی پەروەردەیەکی دروستی تاکی خێزانەکەت بکەیت دوجار ئەتوانی عەلاقە یان پەیوەندیەکی دروستی هاوسەرگیریت هەبێ لەگەڵ هاوسەرەکەت ئەتوانی دوجار پەیوەندیەکی دروستی تەواوت هەبێ لەگەڵ منداڵەکانەوە دایکێکی باش یا باوکێکی باشە خوشکێکی مێرەبان یا برایەکی ڕێزداربی بۆیە ئەمانە زۆر یارمەتی دەرە بۆ ئەوەی کە تۆ جگە لەوەی چاوت لەوەیە کە کارێک دەستکەوێ بەڵام چاویش لەوەیە کە لە ژیانی تاکی خۆتا سەرکەوتووبی. بێگومان دکتۆرگیان دەستەکانتان خۆش بێت ئێمە بە پێو کاتی کە بۆمان دانراوە بۆ پانێڵەکە بێ پابند بین پێوەی بەڵام ئەمێ بگەڕێمەوە لای دکتۆرە ڕۆژان وەکو کۆتایی ئەگەر شتێکی لە خەیاڵا بێت باسمان نەکرد بێت ئاماژەی پێ بکەیت دکتۆرەگیان فەرموو. بەڵام من دواوتەی منەوەیە کە بواری ژینگە چۆتە ناو پرۆسە سیاسیەکانەوە بەڕاستی چۆتە ناو کاری حکوومەتەوە لە هەموو دنیا چۆتە ناو کاری زانکۆکانەوە چۆتە ناو خێزانەکانەوە بۆیە بابەتی ژینگە و بابەتی بەتایبەتی بەڕێوەبردننی ژینگە بۆ کەمکردنەوەی مەترسیە ژینگەیەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ئاستەنگانە و کارەساتە ژینگەیانی کە لە کوردستان و لە دەرەوەی چکەمە بمانێ و نەمانێت کۆمەڵە کارەساتمان هەیە لە جیهانیە و ڕوبەڕووی ناوچەکەی ئێمە شەبێتەوە ئێمە لەو یاسایە دەرناچین بەڵام ئەتوانین ئەم کاریگەریانەکەم بکەینەوە بۆیە باشترین بەشێک کە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم کێشانە زانستی ژینگەیە و شارەزایی بە خوێندکارانیان لە هەموو بوارەکانە کار بکەن و لە ئێستا لەسەر ئاستی جیهاناوەکو باسم کرد بۆ بە کارنامەی حکوومەت و دام و دەستگا سیاسیەکان و حیزبیەکانیش بە دڵنیاییەوە عێراق زۆربەی وڵاتان حیزبی ژینگەییان هەیە و ساڵانە وەکو حیزبە سیاسیەکانی تر داخلی پەرلەمانە بن و ئەچنە پلە و پۆستی بەرز ناو پەرلەمانە ئەتوانن دەنگیان هەبێ لەسەر بڕیارە سیاسیەکان ینی ژینگە تەنها نەچێتەوە سەر شتی زۆر بچووک بەڵکو و هەنگاوی زۆر گەورە و بەرەو پێشیناوە. بێگومان دەست خۆش دکتۆرەگیان بەڕێزت دکتۆر عومەر ئەگەر خاڵێک هەبێ گرنگ بێ ئاماژەمان پێ نەکرد بێت لە کۆتاییە بتێ بیخەیتە ڕوو. ڕێزەکەم بەڕاستی ئەو خاڵی کە زۆر گرنگە بەلامەوە باسی بکەم ئەم بەشە یارمەتی دەرێکی باشە بێ بۆ ئەوەی لە دوجار ئێمە کۆمەڵگەیەکمانەوێ کۆمەڵگەیەکی تەندروست بێت کۆمەڵگەی تەندروست لە چۆ دێ لە تاکی تەندروست لە چۆ دێ لە خێزانەوە دێ بۆیە بەڕاستی ئێمە ئیش لەسەرەوە کەین کە بتوانین لە ئەخیرا لە کۆتاییدا ئامانجەکەمان بێنینەدی ئەوش ئەوەی کۆمەڵگەیەکی خۆشگوزەرانە لە ڕووی تەندروستی دەرونی و جەستەیی و ئابووری و اقتصادی چووکە لە بیرمانە چێ لە کۆتاییدا ئەگەر ئێمە تەندروستیەکی باشی دەرونی و جەستەیمان هەبێ و ئەبین بە خاوەنی سەرمایەکی هەم ئابووری هەم مرۆییەکی باشیش. دەستەکانە خۆش بێ دکتۆرگیان زۆر زۆر سپاس بۆ ڕێکخەرانی ئەم پانێڵە و نێکستێپ ئینشاڵا بە کاری باشتر و پێشکەوتووتر یەنەوە سەر ستێج. دەستەکانتان خۆش بێ.